نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. اینجا عیسمەتی سەروەرمان صلی الله عليه وسلم. هەموو پێغەمبەران معسوومن، سەروەری پێغەمبەرانیش معسوومی سەر و معسوومانە. ئاخر چونکە ئەو سوڵتان و سەرداری پێغەمبەران و مەبەستی مەزنی بەدیهێنانی گشت بوونەوەرانە. بەڵێ، چامەی نبووەت تەنها سەروایەکی مابوو بخرێتە سەری. خوای گەورەش جەلە جەلالوهو هەرە خۆشەویستەکەی خۆی وەک دوا سەروای ئەو چامەیە بەدیهێنە. تا ئەو کاتە تاوسێک نەبوو لە ئاسمانی پێغەمبەرایەتیدا لە پەروازدا بێت. ئەو هاتوو بوو بە تاوسیە و ئاسمانە. هەر پێغەمبەرێک بۆ کات و شوێنێکی دیاریکرا و نێردراوە، کەچی سنووری کاتی ئەو ئەبەد مدوەت و چێوەی شوێنەکەیشی سەرانسەری گەردوونە، دوێنراوەکانیشی تێگرای بوونەوەرانن بەجارێ. بەڵێ، هیچ کام لە پێغەمبەران بە وێنەی ئەو بەوەها شێوەیەکی گشتگیر و هەمەلایەن حەقیقەتی بوونیان ڕاوە نەکردووە و لێی نەدواون، پێویستیشی نەکردووە لێی بدوێن، چونکە ئەرچی سەرشانی ئەوان نەبووە. اینجا ئەوەشی بچێتە سەر کە لەو سەردەمانەدا هێشتا زانستەکان نەدۆزرابوونەوە و چەنداوی بوونیش ڕیشاڵشی تەڵ نەکرابووەوە. هەموو ئەمانە لە سەردەمی حەزرەتی موحەممەد صلی الله عليه وسلم دەهات نەگۆڕێ. هەرواش بوو. بەڵێ، هیچ کام لەو فەرمایشتانەی فەرموونی لەگەڵ زانستی ڕاست و دۆزینەوە ڕاستەکاندا دژیەک دەرنەچوو. پێغەمبەرانی تریش هەر یەکەیان ئەستێرەیەکی نورپەخشانە بۆ خۆی، بەڵام کە چاویان بەخۆر کەوت پرشنگ و ڕووناچی خۆیان پێچایەوە و لە سینەیاندا شاردیانەوە، چونکە ئەو نورەی هاتبوو خۆری خۆران و یەکەمین هەوێنی بوون و خاوەنی نوری ڕاستەقینە بوو. بوسێری چەند لە سەرزاری شیرینە کە دەڵێت: فإنه شمس فضل هم كواكبها يظهرن أنوارها للناس في الظلم. ئەو خۆری فەزلە، ئەوان هەسارەی تیشکی بۆ خەڵک بەخش دەکەنەوە دەمی تاریکی. بەڵێ، ئەو سەروەرە معسوومی معسوومانە، هەر بۆیە عیسمەتەکەشی لەسەر و هەموو عیسمەت و عیفەتەکەشی لەسەر و هەموو عیفەتەکانەوەیە. ئەوە تا دەبینین تەنانەت سەرسەختترین نێیارەکانیشی دەستەپاچە بوون لە دۆزینەوەی تاکەوشەیەک کە عیفەت و عیسمەتی ئەو ئازیزەی پێ عیبدار بکەن و نەیانتوانیوە لەم ڕووەوە بچووکترین تانەوتە شەری لێ بدەن. هەتا دنیاش دنیایە هەر ناتوانن، چونکە ئەو کۆتەڵەی عیفەت و کەلووی عیسمەتە. ئاخر چۆن دەکرا خەیاڵی ئەوە بکرێ ئەو پێغەمبەرە ئازیزە چمکی تۆزایی و دامەنی پریشک پرژاو ببێت لە کاتێکدا ئەو وختە و پاڵفتەی پاکیزەیە و بە مستەفایەتی بەدیهێنراوە. دوژمنەکانی هەموو جۆرە بوختانێکیان بۆ هەڵبەست. ئەوە تا پێیان دەوت مەجنون. ڕاستیەکەی لە ڕوێکیشەوە ئەو مەجنون و دێوانەی حەق بوو. لەم پێناوەشدا هەرچێکی هەبوو هەڕاجی کردبوو. چێش بیویستایە دەیتوانی تاڵانی بکات. هەرچی دەستکەوتی ئەم کارەشە شادبوون بوو بە بەهەشت و دیتنی جەمال الله. اینجا دەیانوت جادوگەرە. بەڵێ، تەنانەت کە لە ڕقترین مرۆڤەکانیش لە حزوری ئەودا دەتوانەوە و هەرچی کوفری ناوناخیانە لە بناغەوە هەڵدەتەچی. جا بۆ مەگەر لە ژمارەدێن ئەوانەی کەوتنە نێو ئەفسونی ئەوەوە و لە ڕێی ئەودا سەر و ماڵیان بەخت کرد. ئیدی ئەو بێ باوەڕانەی کە ژیریان دابەزی بۆ چاویان شتێکیان بۆ نەما بۆ و بێڵێن و چڵێکیان دەزنە دەکەوت کەودەنی خۆیانی لێگیر بکەن. بۆیە سەریان کرد بۆ وەڕێنەکردن و دڵنەوەی خۆیان لە سەفسەتەدا دەبینیەوە و دەیانوت هەموو ئەم پەروانانە بە ئاتەشی جادوو دەسوڕێنەوە، کەچی لە ڕاستیدا ئەوەی ئەوانی پەروانە ئاسا خست بۆ سوڕانەوە هێزی ئیمان و جیلوەی کەماڵ و کێشەنی جەماڵ بوو. هەر بەو دەم هەڵبەستانەی سەرەوە نەوەستان، بەڵکو زیاد لەوەش ڕۆیشتن و بوختانی کاهینیشیاندایە پاڵی. ئەی ئەوە نیە لە جێی خۆی دانیشتووە و هەواڵی هەموو ئەو شتانە دەدات کە تاوەکو ڕۆژی قیامەت ڕوو دەدەن. ئاخر ئەوان هەتا ئەو ڕۆژەش هەر لە کاهینەکانەوە ئەو جۆرە قسانەیان بیست بوو. لە کاتێکدا ئەگەر کەمێک سەرنجیان بدایە، ئەوە زۆر بە ئاسانی دەیانتوانی ئەو سەروەرە لەو کاهینانە جیا بکەنەوە کە قسە و گفتاریان پڕ درۆ و دەلەسە بوو. بەڵێ، سەروەرمان هەمیشە ڕاستی دەوت و تەنها هەواڵی ئەو شتانەی دەدا کە دەیبینین، نەک شتانی تر. اینجا ئەگەر ئەو حاشا دێوانە بێت، مانای وایە شتێک نییە لە دنیادا ناوی ژیری بێت. شتانێکی ناڕەوا و دوور لە ڕاستی وەک کەهانەت و جادوو تەنانەت بە خەونیشیدا گوزەریان نەکردووە. آخر خەونەکانیشی بە وێنەی ژیانی جددی و ڕاستەقی نەبوون. ئەو سروە پیرۆزانەی لە قەتپاڵە ڕوو بە جیهانە ئەو دیوەکانی ژیانەوە شنەیان دەهات بەشێکیان لە پەیامەکەی پێک دەهێنا. بەڵێ،
ئەوە بوو هەموو ئەو قسە پڕزرق و باخانەیان بە خەرجدا کە بە هیچ جۆرێک لەگەڵ ژیری و منتق و دادوەری دایەک نەدەهاتنەوە، بەڵام هیچیان زاتی ئەوەیان نەکرد تاکە وشەیەکیش لەسەر ئەزمەت و عیفەتی ئەو سەروەرە بڵێن، چونکە تەنها دەمکردنەوە لەم بابەتەدا بەس بوو بۆ ڕیسواکردنی خاوەنەکەی. دۆستیش و دوژمنیش ئەمەیان زۆر باش دەزانی. تاوەکو ئێستا هەزاران کەس و بە سەدان هەزار کتێب باسییان لەو پێغەمبەرە نازدارە کردووە. اینجا ئەگەر ئەو حاشا دێوانە بێت، مانای وایە شتێک نییە لە دنیادا ناوی ژیری بێ، شتانێکی ناڕەوا و دوور لە ڕاستی وەک کەهانەت و جادوو تەنانەت بە خەونیشیدا گوزەریان نەکردووە. آخر خەونەکانیشی بە وێنەی ژیانی جددی و ڕاستەقی نەبوو. ئەو سروە پیرۆزانەی لە قەتپاڵە ڕووبە جیهانە ئەو دیویەکانی ژیانەوە شنەیان دەهات بەشێکیان لە پەیامەکەی پێکدەهێنا. بەڵێ ئەوە بوو هەموو ئەو قسە پڕ زرق و باقانەیان بە خەرزدا کە بە هیچ جۆرێک لەگەڵ ژیری و منتیق و داوەریدا یەک نەدەهاتەوە، بەڵام هیچیان زاتی ئەوەیان نەدەکرد تاکە وشەیەکیش لەسەر عەزمەت و عیفەتی ئەو سەروەرە بڵێن، چونکە تەنها دەمکردنەوە لەم بابەتەدا بەس بوو بۆ ڕیسواکردنی خاوەنەکەی. دۆستیش و دوژمنیش ئەمەیان زۆر باش دەزانی. تاوەکو ئێستا هەزاران کەس و بە سەدان هەزار کتێب باسییان لەو پێغەمبەرە نازدارە کردووە. اینجا وەک چۆن لە نێویشیاندا چەندین پەروانە دەوری ئەو مەشغەڵەی تێدایە، ئاوەها ئەو شەمشەمە کوێرانەشی تێدایە کە چاویان بەڕووناچی هەڵنایەت، بەڵام ئەوەی جێتی ڕامانە ئەوەیە کە تەواوی ئەم مرۆڤانە بە جیاوازی بیر و بۆچوون و تەنانەت ئاینیشیانەوە لە خاڵێکدا یەکیان گرتوێتەوە. ئەو خاڵەش خاڵی تەزدیق و دانانە بە عیفەت و عیسمەتی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم. لە ڕوێکەوە ئێمەش پەروانەی ئەو مەشغەڵە نورەی. ئەوە تا چی قسە و گفتارمان هەیە هەموویمان کردوێتە باڵاگەردانی عیفەت و عیسمەتی ئەو سەروەرە و هەر بە دەوری ئەو تەوەرەیەدا دەیهێنین و دەیبین. واش نەزانن ئەمە قەدر شوناسی و پێزانینی ئەو پێغەمبەرە پێشەوایەیە، بەڵکو هاوشێوەی ماف و واجب و ستایشی گشتی تێگەیشتن و تێگەیاندنی جەبریە. لێرەدا شتێک هەیە بێدام پیانان و بیرخستنەوەی پێم خۆش نییە بەسەریدا تێپەڕم. خوێنەرانی هێژەی ئەم دێڕانە نەکەن لە دووتوێی دەربڕینەکانی مندا بەدووی ئەو زاتە و عیفەتەکەیدا بگەڕێن. با چاوساغ و ڕابەری ڕاستەقینەتان لەم بابەتەدا سەرچاوەکانی سەلەفی ساڵح و ویژدانە پاک و بێگەرد و سازگارەکانی ئەوان بێت، ئەو ویژدانی کە هەمیشە حەق تەعالای تێدا دەبینرێت. ئەو نوێنەرە هەرە پاکیزەیەی حەقیش مەگەر تەنها لەڕێی ئەم ویژدانانەوە بناسترێت. ئەودەم لەگەڵ ناخ و دەروونمان ویژدانەکانیشمان تەختی ئەبەدی ئەوینی ئەون. ئەوە چ تەختێکی پایە بەرزی قەدر بڵندە، وا بووەتە سروەتگای سوڵتانی پێغەمبەران عەلەیهی السەلاتی وەسەلام. ئیدی ئێرە ئەو شوێنەیە کە تیایدا گفتار بۆ من دەبێتە تاڵی بەم و ئاوازی نەسرەوتی ڕۆژانێک، شتانێک لە ناخمدا دەنێژێت. چ بکەم دەستخۆم نییە، هەر کادەم تاڵە ڕیشەی دەردمەندی بەردەکەوێت زارم بە چریکەی ئەم وشانە دەخاتەگۆ. ئەی نەبی ماسووم، وەک چۆن لە 14 سەدە لەمە و بەردەرکەوتیت ئاوا جارێکی تر خۆتمان پیشان بدەوە، وەک چۆن دنیای ڕەشڕەنجی نەفامید ڕووناک کردەوە ئاواش سەرێک لەم مەملەکەتەی ئێمە بدە. بەڵێ سەرێک بدە و شەوگاری نوتەکە چاوی ئێمەش پڕشنگ ڕێزان بکە. چی دەبێ؟ ئەسپەکەت تاو بدە و ڕوویەک لەم وڵاتی ئێمەش بکە. بڕوا بکە سوارچاکانی تازە پێگەیشتی و ڕووناچی چیدی تەنها جێت ناهێڵن، تاکە بزەیەکی تۆ تەنها ئاماژەیەک لە تۆوە بەسە بۆ ئەوەی سەر و ماڵیان بخەنە مشتیانەوە و بیدەن بەدەم باوە.